حوتەمین پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب بەڕووی خوێنەر و ڕۆشنبیرانی شارەکە کرایەوە و بڕیارە 11 ڕۆژ بخایێنێت. 250 ناوەند و پێشانگای کتێب بە 50,000 ناونیشانی جیاواز بەشداریان لە پێشانگای نێودەوڵەتی کتێب لە سلێمانی کردووە و چاوەڕوان دەکرێت بەهۆی هاوکاتبوونی کرانەوەی پێشانگاکە لەگەڵ دابەشکردنی موچە خوێنەری زیاتر ڕوو لە پێشانگاکە بکەن و کتێبی زیاتر بفرۆشرێت. ژمارەی ناوەند و دەستگاکان نزیک بە 250 ناوەند و دەستگای جیاوازە. لەم ژمارەیە ئەم 250 ناوەندە 50,000 ناونیشانی جیاواز لەناو پێشانگایە هەیە و نزیک بە 3,000 ناونیشانی تازان و یەکەم جارە بچێتە بەردەستی خوێنەر و سەردانیکار. ئێمە ئومێد دەکەین ژمارەی سەردانیکاران لە ژمارەی سەردانیکارانی ساڵانی پێش و زۆر زیاتر بێ، دڵنیاشینکەوا بێت بۆ پێی کە سەرچاوی زیاتر لەناو پێشانگایە بەشداری کردەوە ناوەند و دەستگای زیاتری تایە. لە کۆی ئەو 50,000 ناونیشانی کتێب کە لە پێشانگاکەدا نمایش دەکرێت 3,000 ناونیشانیان تازن و بۆ یەکەم جارە دەخرێنە بەردەستی خوێنەران. ئەگەر کەسێک سەردانی مەکتەبەیەکی ئاوا بکە و بیر لەوە بکاتەوە چەند مەکتەبە و چەند دارولکوتوبی ئیسلامی لێرن، تێگا کە ئیسلامی شعبی لە چڵەپۆپەی گەشەکردنیایەتی بەوەی زۆربەی ئەو خەڵکانەی سەردانی مەکتەبەکانەکەن سەردانی مەکتەبە ئیسلامیەکانەکەن، سەردانی چاپخانە ئیسلامیەکانەکەن. چاپخانە ئیسلامیەکان لە برەوەیەکی زۆر پێشکەوتنان کەواتە ئەتوانین بڵین ئیسلامی شعبی هەنگاوەکانی زۆر بە خێرا بڕیوە وەتوانیوێتی بگاتە ئاستێکی زۆر باش. ئێمە دیارە وەکو ڕێکخراوەکە ئێستا خاوەنی نزیکەی 90 بەرهەمی خۆمانین. لەم ساڵیشدا لە دیارترین و بەرهەمانەی کە چاپمان کردووە کۆ بەرهەمی مەلاجەمیلی ڕۆژبەیانیە کە کەسایەتیشی گەورەی کووردە و هەروەها کۆبەرهەمی فارابیمان هەیە و هەروەها ئەوەی کە وەکو دیاردە ساڵانە هەمانەیە ڕۆژمێری خاڵمان هەیە کە تیانوسی ڕۆژانەی پێ دەڵێن. جگەلەوە ئێمە وەکو ڕێکخراوی خاڵ ساڵانی ڕابردووش و ئەم ساڵی ڕەچاوی دۆخی دارایی هاوڵاتیانمان کردووە، داشکانێکی بەرچاومان بۆ بەرهەمەکانمان کرد و ئەم ساڵ داشکانەکەشمان زیاتر کردومانە بە لە 140 لەبەرەوەی خوێنەران سوودمەند بن و بتوانن کتێبێکی زۆرتر بەدەست بهێنن و ئیسفادە لە ئەو پێشانگایە بکەن کە کراوەتە. پێشانگای ڕەنێویش کە تایبەتە بە نمایشکردنی تەواوی پەرتووکەکانی مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان لە پێشانگاکە ئامادەیی هەیە کە 65 بەرهەمی لە پێشانگاکەدا ئامادەن و دوان لە ناونیشانەکانیش تازەترین نووسینی مامۆستان کە دەخرێتە بەردیدی خوێنەران. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.